سڵاو قوتابیانی پۆلی 12 لەوانەیە ئەوڕۆماندا باس لە تو ئەند ئینەفتان لە بۆ دەکەم. ئەگەر تەمەشای یاسای تو بکەین کاتێک لە پێش هاوڵ ناویان هاوڵ کار بەکاردێت و مانای ڕستەکەش دەکاتە نەرێ. خۆی تو مانای ڕستەکەی دەکاتە نەرێ واتە مانایەکەی دەکاتە ڕێ، یعنی شێوازی ڕستەکە کە ئەتوو دەری دەبڕی شێوازەکە مانای نەرێ دەداتن. ئەوزە ئەمە دائیمەن تو لە چێن دەربەکاردێن لەو یاسایە ئێمە تو لە چێن دەربەکاردێنین لە پێش ئادجێکتیڤ یان ئەدڤێرب، واتە تو شوێنەکەی چێن دەرەیە هەردەم تو لە پێش ئادجێکتیڤ و یاخود لە پێش ئەدڤێرب بەکار دەهێنرێت. ئەگەر تەمەشا یاسایەکە بکەین قوتابی خۆشەویست تەمەشاکە چمانەیە دەرێ سەبجێکتمانەیە ئەوە سەبجێکت بەخۆ دەزانی سەبجێکت واتە بکەری ڕستەکە. ئەمە دوو جۆرە بکەرمان هەیە، بکەری تاکمان هەیە واروەها بکەری کۆشمان هەیە. بکەری تاک دەتوانی هیچ ئتی بەکاربیینی یاخود ناوێکی تاک و هەروەها بکەری کۆش دەتوانی ئایوی یوزەی بەکاربیینی ڕاستە ئای تاکە بەڵام لەگە جەماعەتی کۆیەکان بەکاردەهێنرێت. ئەوزە ئێمە دواتر ڤێرب تو بیمان هەیە و یاخود وڵبیمان هەیە یاخود فرمانی سەرچیمان هەیە. طبعا ڤێرب تو بی دەکەوتەوە سەر سەبجێکتەکەی، ئەگەر سەبجێکتەکە ئایبی ئەتو تی لەگە بەکاردێنی ئەتو ئامی لەگە بەکاردێنی. ئەگەر سەبجێکتەکە هیچی ئیدبی ئەتو لەو حالەتەی ئەزی لەگە بەکاردێنی تەمەشاکە ئەزی لەگە بەکاردێنی. ئەگەر سەبجێکتەکە وی یو یان زەیبی یاخود ناوێکی کۆبی لەو حالەتە ئەتو دەبێ ئاڕی لەگەر بەکار بهێنی. ئەمانە چنە؟ ئەمانە ڤێرب تو بینە، ئەمانە شتێکیشیان هەیە پرێزنتن واتە ڕانەبردوونە. ئەم ڤێرب تو بیانە لە ناو هەر ڕستەیەکی دابن ڕستەکەش دەکەنە ڕانەبردوو بە خۆیان ڕانەبردوونە پرێزنتن و ڕستەکەش دەکەنە چی؟ دەکەنە ڕانەبردوو. زۆر باشە. هەندێک ڤێرب تو بیترمان هەیە ئەوانش چییە؟ وەز و وێر. طبعا ئەمانە ڕابردوونە تەمەشاکە وەز ئەند وێر هەردووچیان چنە؟ هەردووچیان ڕابردوونە. وەز لە بۆ تاچی بەکاردێ واتە بکەرەکەت دەبێت تاکبی، وێریش لە بۆ کۆی بەکاردێ واتە بکەرەکەت دەبێت کۆبی، بکەری ڕستەکەت دەبێت کۆبی، یعنی یان وی یان یو یان ذەی. دواتر لە بۆ فیوچر ئەمە دەرێن وڵبی، وڵ دەبێت طبعا دائیمەن بیسی لەگە بەکاربێ، وڵ ئەوجا بی بەکاردێتن کەواتە وڵبی ئەوە لە بۆ چیە؟ لە بۆ فیوچەریە، یعنی سەبجێکتە چی دەرەی؟ یەکسەر وڵبی دەرەی. بێگومان هەموو سەبجێکتەکانیش لەگەر مۆدەڵ ڤێربەکان بەکاردێن. وڵیش یەکێکە لە مۆدەڵ ڤێربەکان و هەروەها لە بۆ داهاتوو بەکاردێ لە بۆ فیوچەر بەکاردێ. قوتابی بەڕێز ئێمە دەتوانین سەبجێکت زائدن فرمانێکی سەرەکیش بەکاربێنین ئەلێرانە. فرمانی سەرەکی واتە چۆن؟ مەثەلەن ڤێرب تو بیەک ئەو فرمانێکی سەرەکی لەگەر بەکار هاتبێ و یاخود هاڤ و هاز زائدن پیپی لە ناو ڕستەکەدا بەکار بهێنرێ. ئەمە دەکرێت هەموو جۆرە ڕستەیەک دەتوانی بەکاربهێنی، پرێزنت سمپڵ، پاس سمپڵ، پرێزنت پێرفێکت، پاس پێرفێکت، هەموو شێوازەکان. قوتابی خۆشەویست لە دوای ڤێرب تو بی یاخود بابرێن لە دوای ئەم ڤێربانە لە دوای وڵبی لە دوای فرمانی سەرەکی ئێمە چمان هەیە؟ ئێمە تومان هەیە. کەواتە تۆ دەبی زۆر بە ئاسانی ئەوە بزانی کە یەکەم جار سەبجێکتێکت هەیە، حالەتی دووەم ڤێربێکت هەیە لەمانە چ ڤێرب تو بیبی یاخود وڵبی یاخود فرمانی سەرەکی بی ئەمانەت هەیە. دواتر ئەتو چت هەیە؟ ئەتو توی بەکاردێنی، توی بەکاردێنی. ئەو تووە ئەگەر تەماشای سپێڵەکەی بکەی دەبڵ ئۆیە نابێت تێک هەڵی بکەی لەگەر ئەو توەی کە یەک ئۆی هەیە. ئەو تووە معنای جیاوازە. تو معنای چییە؟ یعنی زۆر، بەڵام زۆر یعنی چەند زۆر؟ زۆر لە عەدی خۆی زیاتر، زۆر لە عەدی خۆی زیاتر. زۆر باشە. ئادجێکتیڤمان هەیە لەگەر ئادڤێرب. ئێمە ئادجێکتیڤمان کە هەیە لەگەر ئادڤێرب تەڵەبە دەبێ بزانی ئادجێکتیڤ چییە و هەروەها دەبێ بزانی ئادڤێرب چییە. ئێمە ئادجێکتیڤی وەردەگرین. ئادجێکتیڤ واتە سیفەت، سیفەت. ئەگە بڵێم کلێڤەر سیفەتە، نایس سیفەتە، هەپی سیفەتە، ساد سیفەتە، ئەوە ئادجێکتیڤن. ئادجێکتیڤ چۆن بیناسمەوە مامۆستا کە بزانم ئەوە ئادجێکتیڤەیان نا؟ خۆی ئەوانە ئەگەر بتوانی بیکەیان کێ کۆمپارێتیڤ یان بیان کێ سوپەرلێتیڤ، یعنی با بڵێن هەر وشەیەک کە تۆ بیکەیە کۆمپارێتیڤ یان بیکەیە سوپەرلێتیڤ ئەوە لەو حالەتەی دەرێ ئەوە ئادجێکتیڤە. بۆ نمونە دەرێی هەپی کابیکە کۆمپارێتیڤ دەبتە چ؟ دەبتە هەپیەر. کابیکە سوپەرلێتیڤ دەبتە هەپیەست. کەواتە لەو حالەتەی ئەتو دەرێی هەپی وشەیەکی ئادجێکتیڤە. ئەوە یەکێکە لە تێستەکان. وا خود بابرێن نایس، نایست هەیە. کابیکە کۆمپارێتیڤ دەبتە نایسر، کابیکە سوپەرلێتیڤ دەبتە نایسست. لەو حالەتە دیسان نایس چییە؟ نایس بە ئادجێکتیڤ دادەنرێ. کەواتە دووبارەی دەکەمەوە هەر وشەیەک
بیکەیە کۆمپارێتیڤ یان سوپەرلێتیڤ ئەو وشەیە ئادجەکتیڤە ئەو وشەیە ئادجەکتیڤە یاخود بابرێن هەندێک جاران ئادڤێربیش دەتوانن بیکەینە کۆمپارێتیڤ و سوپەرلێتیڤ بەڵام یەکێک لە تێستەکانی چیە یەکێک لە تێستەکانی ئەوەیە ئەتو دەتوانی بیکەیە کۆمپارێتیڤ یان سوپەرلێتیڤ بۆ نمونە ئەکسپێنسیڤ چی لێ دەکەیت دەبتە مۆر ئەکسپێنسیڤ most expensive کەواتە expensive چییە expensive لێرە adjective و هەروە adverbیشمانەیە قوتابی خۆشەویست adverbەکان دائیمەن ly لە کۆتایی هاتیە زۆربەی زۆری adverbەکان کۆتاییان بەچە هاتیە ly ئێستا چەند نمونەیەک وەردەگرین بۆی ئەتوو بزانی adverb چییە و هەروە adjective چییە لە دوای adjective و adverb دەبێت چمان هەبێ دەبێت to بەیسمان هەبێ یعنی to بەتەنیا نابیتن و بەیسیش بەتەنیا نابیتن دەبێت to لەگەڵ بەیس بەیەکەوە پێی دەگوترێت infinitive بە ئینگلیزی پێی دەگوترێت infinitive دەبێت infinitive-مان هەبێ with to طبعا دەبێت infinitive-ەکە to پێوە بی قوتابی خۆشەویست ئەم تووە لەگەر ئەم تووە تێکەڵ نەکەی تەماشاکە ئەلێرە چمانەیە to یەک ئۆی لەگەر بەکار هاتیە ئەلێرە to double ئۆی لەگەر بەکار هاتیە ئەو تووە فەرقی هەیە لەگەر ئەو تووەی وهروە ئەوەشیان دەبی لە پێش ئادجەکتیڤ و ئادڤێربەکەی بێ ئەوەشیان لە دوای ئادجەکتیڤ و ئادڤێربەکەی دێتن بابێن تەماشا هەندێک نمونەی بکەین بۆ ئەوەی بتوانین ئەو یاسایە تەطبیق دەبی یان تەطبیق نابی ئەمن گوتم ئەمە سەبجێکتمان هەبی ئەمە سەبجێکتە لە دوای سەبجێکت گوتم ڤێربێکمان لەو ڤێربانە هەبیتن ئێستا چمان هەیە ئێمە ئیزمان هەیە ئەوە ئیزماندانە دواتر گوتم دەبێت تو بێتن یعنی تو دبل ئۆ دەبێت ئەوە بێتن ئەوەش تووەکەشمان دانا ئەو جارێت چمان هەیە یان ئادجەکتیڤ یان ئادڤێربمان پێویستە ئەلێرە بزانم چمان هەیە یۆنگ چییە جەماعەت یۆنگ ئادجەکتیڤە یۆنگ چییە ئادجەکتیڤە کو مامۆستا دەزانمەوە ئادجەکتیڤە کائی ئاریلۆ زیادکە دەبتە چێ دەبتە یۆنگەر کائی ئێستیلۆ زیادکە دەبتە یۆنگست کەواتە هیچ مشکلت نییە ئەوە ئەگەر ئادجەکتیڤ بی ئەگەر ئادڤێرب بی یاسایەکەت لێ تێک نادا میمەیە ئەتوو بزانی ئەوە ناون نییە ئەوە چییە ئەوە ناون نییە ئەدی چییە ئەوە ئادجەکتیڤە کە زانیت ئادجەکتیڤە یەکسەر دەبێت تووەکە لە پێش ئادجەکتیڤ بەکاربێ یەکێک لە خاڵە گرنگەکان کە پێویستە تۆی خۆشەویست بیزانی ئەوەیە دەبێت تو لە پێش ئادجەکتیڤی بەکاربێ مامۆستا لە دوای ئادجەکتیڤی چمان هەیە تەماشاکە تو زائیدەن بەیسمان هەیە to زائداً base to drive تەماشاکە ئێستا ڕستەکەیمە کۆتایی پێ هات ڕستەکە چی لێ هات he is too young to drive the car he is too young to drive the car باشە مامۆستا معنای چی ئەو ڕستەیە کە تۆ بزانم ئەوە نەرەیە یان ئەرەیە ئەمن گوتم تو لە هەر ڕستەیەکیدا هەبی ڕستەکەی دەکاتە نەرێ با بزانین معنایەکەی چ لێ هاتیە he is too young to drive the car واتە ئەو کەس ئەو کوڕە زۆر گەنجە زۆر منداڵە بۆ ئەوەی سیارێ بەهاژوە کەواتە ناتوانێت سیارێ بەهاژوە هێشتان 18 ساڵی تەواو نەکردیە he is too young to drive the car زۆر گچکەیە نابێ سیارەکەی بەهاژوە کەواتە ئێستاکە ئەو ڕستەیەکی پۆزیتیڤە یان ڕستەیەکی نێگەتیڤە ئەو ڕستەیەکی نێگەتیڤە معنایەکەی نێگەتیڤە مامۆستا دەتوانین نۆتی لێرە بەکاربینین لەناو ئەو ڕستەیەی نەخێر ناتوانی بە شێوەی گرامەر غەڵەتە ئەگەر ئەتو نۆتی لەگەر بەکاربێنی یعنی گراماتیکەڵی بە شێوەی گرامەرەگە فکرکەوە ڕێزمانی ئینگلیزی ڕێ بە تو نادە ئەتو نۆتی لەگەر توی بەکاربێنی ئەدی چۆن دەکرێتن دەکرێت ئینەفی بەکاربێنی لە جیاتی بەکارهێنانی تو یعنی ئەتو ئەگە بتوە ڕستەیەکی بە نەرێ قسە بکەی بە نەرێ نۆتی لەناو بەکاربێنی پێویست ناکات توی بەکاربێنی ئەی چ بکەم ئەتو دەبێت ئینەفی بەکاربێن لەو حالەتە لەبەرەوە قەواعیدی ئینگلیزی ڕێگەت پێ نادا کە ئەتو نۆتی لەگەر توی بەکاربێنی بەڵام ئەمن لە قسەی بازاڕی لە قسەی ئینفۆرمال زۆر جار بینیتم کە نۆتیش بەکارهاتیە لەگەر توی بەڵام ئەوە ئەو قسانە گراماتیکەڵی نینە ئەو قسانە بابرێن ئینفۆرماڵن باشە قوتابی بەڕێز نمونە چکەمان هەیە ئەو جارەی ئەوە ڤێرب تو بیمان بەکارهێنا لێرە لەو نمونەیە بەڵام نمونەیە چکەمان هەیە تەماشاکە he speaks too quickly to understand he speaks تەماشای سپیکسی بکە ئەمن گوتم ئەمە دەتوانین فرمانی سەرەکی بەکاربێنین فرمانی سەرەکی ئەلێرە سپیکس ڕستەیەکی پرێزنت سمپڵە سپیکسم بەکارهێنا یعنی ڕستەیەکی ڕانەبردووی سادەیە he speaks ئەتو بە خۆت دەزانی ئەوە ڕستەیەکی ڕانەبردووی سادەیە کەواتە ئێمە دەتوانین لەگەر ڕستەی ڕانەبردووی سادا لەگەر ڕستەی پرێزنت پێرفێکت لەگەر ڕستەی پاست پێرفێکت
تو بەکاربینین هیچ مشکلێکمان لۆ دروست ناکە ئەوە دەلالەتە لەسەر فرمانی سەرەکی ئەلێرە ئەمە ئیشمان بە فرمانی سەرەکیە. He speaks too quickly. باشە مامۆستا کە ئەدڤێرب لێرە ئەوە ئەدڤێربە. تەماشاکە quickly ئەمن گوتم ئەدڤێربەکان دائیمەن چیان پێوەیە ly پێوەیە. تەماشاکە quickly ly پێوەیە. مامۆستا شوێنی تووەکەی لە چێن دەرەیە ئەمن گوتم تو شوێنەکەی چییە لە پێش ئادجکتیڤ و ئادڤێربی دێتن. بزانە تووەکە لە چێن دەرێ هاتیە. تو لە پێش ئادڤێربەکەی هاتیە و هیچ مشکلەمان لەگەری نییە. مامۆستا لە پاش ئادڤێربی دەبی چمان هەبی دەبی تو بەیسمان هەبی. فەرموو to understand ئەمەش to بەیسەکەیە. to understand ئەمە چییە؟ to base. زۆر باشە. با بزانین معنای ئەو ڕستەیە چی ئێستا؟ He speaks too quickly to understand. ئەمن گوتم to ڕستەکەی دەکاتە نەرێ یعنی معنایەکەی دەکاتە نەرێ یعنی ئەتو ئیشەکەت لۆ نابی پێت ناکرێ باتەمەشا ڕستەکەی بکەین he speaks too quickly یعنی ئەو نەفەرە ئەو کوڕە زۆر بە خێرایی قسەی دەکا لۆی ئەمن تێی بگەم یعنی ئەمن تێی ناگەم قسەکان زۆر خێرایە زۆر سەریعە لۆ ئەوەی ئەمن تێی بگەم کەواتە ئەمن تێی ناگەم ڕستەکەت ئێستا چییە ڕستەکەت ڕستەیەکی نەرەیە. بابن نمونەیەکە وەربگرن قوتابی خۆشەویست ئەو جارە هیتمان تۆم سەبجەکتەکە طبعا تۆمە ئەوە تۆم بەس ئەمن خەتم لە ژێردایە تەماشاکە is trying چ ڕستەیەکم بەکارهێنا ئەو جارەی عینی فرمانی سەرەکی ئیسابە ئەوە is trying ئەوە present continuousم بەکارهێنایە یعنی ڕانەبردووی بەردەوامم بەکارهێنایە مادام ڕانەبردووی بەردەوامم بەکارهێنا ڕستەیەکە فرمانی سەرەکی تێدا هیچ مشکلە نییە. با هەردووچیان ئەوە هەردووچیان بە فرمان دادەنێم یعنی هەردووچیان ڤێربن قوتابی خۆشەویست ئەوە هێلپینگ ڤێربە ئەوەش مین ڤێربە هەردووچیان بە یەکەوە ڤێربن خۆ چ شتێکی جیاواز نییە برین ناونیان ڤێرب هاتبی نه ئەوە چیە ڤێربە هێلپینگ ڤێربە یارمەتی چێ دەدا یارمەتی فرمانی سەرەکی دەدا ئەویش چیە تراینگ هەردووچیان دەرێن ئەوە ڤێربمان لە بۆ هات باشە ڤێربەکە تەواو ئەوە فرمانی سەرەکیمان دانا ئەو جارێ تووەکەی بەکاربینە فەرموو ئەوە توش بەکاربێنە ئەدی مامۆستا هارد چییە؟ هاردیش لێرە ئادڤێربە مامۆستا ئێڵوای پێوە نییە قەینا هەندێک گوشەمان هەیە ئێڵواشیان پێوە نییە بەڵام ئادڤێرب ئیسابە مامۆستا کوو بزانم ئەوە ئادڤێربە ئادجکتیڤ نییە هەر مشکلە نییە خۆی ئادڤێربی یان ئادجکتیڤی هەمان یاسات هەیە یاسایان جیاواز نییە مادام وایە تەماشاکە هارد ئەمە لێرە دەزانین ئادڤێربە لەبەر چی لەبەرەوەی ڤێربمان هەیە ئەگەر ڕستەکە ڤێربی تێدا بوو واتە ئەو وشەیە ئادڤێربە ئەگەر ڕستەکە ناونی تێدا بوو یاخود بەس ڤێرب تو بیمان هەبوو ئەوە یەکسەر دەزانێ ئەو هاردە چیە ئەو هاردە ئادجکتیڤە. زۆر باشە تو شوێنەکەی چێن دەرەیە ها پێم گوتی تو لە پێش ئادجکتیڤ و ئادڤێربی دێتن نابی ئەوەی لەبیر بکەیت تو before adjective and adverb تەماشایکە ئەوەش تو دوو گوتم تو بەیسمان دەوێ to base ئەوەش to دوومان دانایە well in the test هیچ مشکلەمان لەگە ئەو ڕستەیەش نییە ئەو ڕستەیە بەڕێک و پێچی دانرایە لەوانە لە ئیمتحانی وزاری چەند ڕستەیەکت لۆ بێتەوە وەکو ئەوانە مەثەلەن ئەو ڕستانە لە بۆ دێتەوە دەرێت جیهانیان کۆڕێکتە یعنی جیهانیان توی بە تەواوی لە شوێنی خۆی بەکارهاتیە ئەوە هەر هەمویان کۆڕێکتن ئەگەر شوێنی تووەکەی گۆڕی ئەو توی لەگە ئەو توی بەدل کرد ئەوە دەبتە incorrect ئەوە غەڵەت دەبێتن ئەگەر زانیت هەردووچی تووە گچکەکەی بەکارهێنایە بابرێن ئەو توی کە یەک ئۆی هەیە ئەلێرە ئەو تووە لێرەش ئەو ئۆی بسڕیتەوە لەو حالەتەش دەبتە incorrect ئەگەر شوێنی تووەکەی گۆڕی هینایە ئەو سەرە ئەوەشی بردە دوایتر دیسان دەبتە incorrect کەواتە لە چ حالەتە کۆڕێکتە ئیلا ئەگەر بەپێی ئەو یاسایە ڕۆیشت ئەوە پێی دەرێن ئەو ڕستەیە کۆڕێکتە ئەو ڕستەیەکی ڕاستە. زۆر باشە بابین تەماشای ئەو دوو نمونەی بکەین بزانین ئەوەمان هەیە the coffee is very طبعا ئەوە باسپێلەکە ڕاستکەینەوە ئەوە is تەماشاکە very ئەوە وایە باشە ئەوە غەڵەتە the coffee is very hot for me to drink the coffee is very hot for me to drink ئەو تێمان ڕەش کردەوە کرمانە وای ئەمە جیاوازیەکی دروست دەکەین لە نێوان very and to very and to the coffee is very hot for me to drink the coffee is too hot for me to drink قوتابی خۆشەویست با بزانین لێرە جیاوازی لە نێوان very لەگەر توی چییە طبعا هەردووچیان واتە زۆر ئەوەیان چییە ئەوەیان پۆزیتیڤە
بەڵام ئەوەیان معنایەکەی نێگەتیڤە کە دەرێ the coffee is very hot for me to drink یعنی قاوەکە زۆر گەرمە لە بۆ من لۆی بیخۆمەوە بەڵام پێت دەخورێتەوە ئاساییە نووسرایە but I can't drink it ئەوە پۆزیتیڤ مینینگی هەیە یعنی ڕاستە گەرمە ڕاستە قاوەکە گەرمە بەڵام تۆ دەتوانی بیخۆیەوە یعنی ئەرێ ڕستەکە ناکرێ برێن نەرەیە تەماشاکە ئەمن دەتوانم بیخۆمەوە ئەوە درینک بەڵام ئەو ڕستەیە the coffee is too hot for me to drink یعنی قاوەکە ئەوەندە گەرمە هەر ناوێرم بە هیچ شێوێک بیخۆمەوە کەواتە پێم ناخورێتەوە زۆر گەرمە لەوانەیە نەفەرەکە نەخۆش بی لەوانەیە ناتانی لەوانەیە پلەی گەرمیەکەی گەلک زۆر بی ناتانی قاوەکەی بخواتەوە ئەمن لێرە دەمێ پێت بڵێم لە ئیمتیحان هاتەوە گوتیان جیهانی نێگەتیڤە ئەتو دەرێ ئەوەیان نێگەتیڤە ئەمەشیان پۆزیتیڤە کەواتە ئەگە ڤێری لە ڕستەکەیدا هەبوو ڕستەکەت پۆزیتیڤە بەڵام ئەگە تو هەبوو ڕستەکەت نێگەتیڤ مینینگە شێوازێک کەشمانەیە is it too late to stop him کەواتە ئەمن لێرە دەمەوێت پێت بڵێم تەمەشای ئزیکە ئز لە چەند دەرێ هاتیە ئز لە ئەلێرە ئەگە تەمەشا بکەین ئز زۆر باشە ئیزەکە لە چەند دەرێ هاتێ ئیزەکە لە سەرەتای ڕستە هاتیە مادام لە سەرەتای ڕستە هاتیە ئەوە کردیتمە شێوازێکی پرسیاری مادام کردمە شێوازی پرسیاری is it too late to stop him is it too late to stop him پرسیارە کاوچ خۆی لێ بکەوە it is too late to stop him یعنی ئەمن دەتوانم لە حالەتی بەکارهێنانی تو شێوازی ئەوە دروست بکەم شێوازی بابرێن پرسیاری دروست بکەم زۆر باشە شێوازی پرسیاری دەتوانم دروست بکەم شێوازی ئەرێ دەتوانم دروست بکەم شێوازی خۆشی نەرەیە تو بەکار دەهێنرێت باشە قوتابی خۆشەویست ئێستا ئێمە دێن هەندێک پرسیاری وزاری هەڵ دەکەین تەمەشاکەن پرسیارە وزاریەکان پرسیاری وزاریمان هەیە دەربارەی ئەو بابەتە پرسیاری وزاری بۆ ئەوەی تۆ باشتر لە مانای توی تێ بگەی ئێمە هەندێک پرسیاری وزاری لە بۆ بەڕێستان ڕوون دەکەینەوە He watched on the lights because the room dashed well. تەمەشاکە watched چەند گرنگە من تێبینیەکت دەدەمێ ئەتو بەو تێبینیەی دەتوانی زۆر شتان لە کۆرە خۆت بکەیەوە ئەگەر پرسیارەکەت ڕابردوو بوو تەمەشای پرسیارەکەت بکە watched ئەگە پرسیارەکەت ڕابردوو بوو ئەوە هەڵبژارنەکەشت دەبێت ڕابردوو بێت ئەگە پرسیارەکە ڕابردوو بوو هەڵبژارنەکەشت ڕابردووە تەمەشا بکە مادام پرسیارەکەت ڕابردووە تەمەشا ئەوە ئزی بەکارهێنایە ئایا ئز ڕابردووە نەخێر ناتوانی بەکاری بینی باشە چمان مایە وەزمان هەیە هاتمان هەیە وێرمان هەیە یەکسەر ئەتو ئزەکەت لە کۆر دەبتەوە لەبەرەوەی ئەمن دەرێم ئەگە پرسیارەکە ڕابردوو بوو دەبێ وەڵامەکەشی ڕابردوو بێ با دووبارە تەمەشای پرسیارەکەی بکەینەوە He watched on the lights because the room dashed well. یەک پرسیاریت کرد بە ڕوونکردنەوە چکەت بدەمێ The room لە پێش بۆشایەکەی بکەرێکمان لۆ هاتی ئەویش دەرێت the room The room پێم برێت تاکە یان کۆیە طبعا the room تاکە The room تاکە ئەگەر تاک بی دەبی vێر بەچی تاچی لەگە بەکاربینم واتە vێرب تو بیەکی تاچی لەگە بەکاربینم تەمەشاکە the room ئێستا وێر تاکە یان کۆیە وێر کۆیە کەواتە وێرەکەش نابی وێرەکەش نابی ئێستا ئەمە چمان مایەوە بیمان مایە لەگە سی بی لەگەر سی باشە the room گوتمان چییە تاکە کابا بی بخینینەوە the room had too dark to see ئەمە هادمان هەیە the room had too dark بە پێی یاسا لە پێش توی هاد لێرە بەکار نایە هاv و هاز و هات ئەگەر ناونمان هەبی ئەو جە بەکاردێ بەڵام خۆی دارک چییە دارک بە خۆی ئاجکتڤە مادام ئاجکتڤی ئەمە ناتوانین بەو شێوەی هادی لەگە بەکاربینین چکە هاد لە بۆ ناونی بەکاردێ ئادی مامۆستا ئەوەیان چییە the room was too dark to see ئەوە زۆر باش دەبێت کەواتە دەتوانین برێن سی وەڵامە ڕاستەکەیە the room ئەوە تاکە وۆزیش تاکە too dark لەگەر توی چ بەکار هاتیە لەگەر توی ئاجکتڤ بەکار هاتیە گوتم توش لە چەند دەری ئاجکتڤی دێ لە پێش ئاجکتڤی دێ تو سیشمان هەیە باڕستەکەی بخینینەوە he watched on the lights because the room was too dark to see well ئەمە وەڵامە ڕاستەکەی کەواتە ئێستا سی وەڵامی ڕاستە گوتم ئەمانە تەنها لە بۆ ڕوونکردنەوە بوو تۆ دەبێ بزانی وەڵامە ڕاستەکە کامەیە زۆر باش ئێستا ئێمە پرسیاری وزاری بیستەممان تەمەشا کرد ئێستا بێن پرسیارێکی وزاری حەڵکەین پرسیاری 21 question 21 why didn't you buy the watch well دیسان ئەگە تەمەشا بکەین didn't مان هەیە
تازە تێبینێکمدا تو گوتم ئەگەر ڕستەکەت پاس بوو زۆر یارمەتت دەدا لەوەی وەڵامە ڕاستەکەی بدۆزیەوە لەوەی وەڵامێکی پاس بدۆزیەوە. Why didn't you buy the watch? Well بابێن تەمەشای ئەو ڕستانە بکەین بزانین جیهان ڕستە لەگەر ئەم پرسیارەی دەگونجێت. دەتوانین بڵێن well it was too expensive for me to buying. جەماعەت تەمەشاکە من گوتم دەبی لە دوای توی بەیز بێتن. گوتم to base infinitive ئەی لێرە چ هاتیە to buying ئەوە غەڵەت ڕستەکە تێک چوو خلاص to buying قەت نابێتن دەبێت to buy ئەوە ئەی b it wasn't too expensive for me ێ باشە well it wasn't ئەوە دەرێتن چێ why didn't you buy the watch بۆچی سەعاتەکەت نەکڕی ئەوە دەرێتن چێ it wasn't too expensive for me یعنی لە بۆ من زۆر گران نەبوو ێ مادام گرانیە لۆ نەدەکری کاکە مادام گرانیە لۆ نەدەکری ئەوە لە ڕووی معناوە ئەو پرسیارە هاتیتەوە بەڵام لە ڕووی گرامەریشەوە هەندێک تەماشایکەن کە to baseمان هەیە لێرە to base to plus base هیتمان نیتمان ئەو ڕستەیە هەم لە ڕووی معناوە سەقەتە هەم لە ڕووی گرامەریشەوە سەقەتە ناتوانێت ئەو ڕستەیە بەکاربێن. بابێنە ڕستەی C it was too expensive for me to buy دەرێ کاکە ئەتوو بۆ سەعاتەکەت نەکڕی بۆ نەتکڕی دەرێ it was too expensive for me to buy کاباتە مشای ئەو ڕستەیە بکەین گوتم ئەوە expensive ئەوە adjective ئەتوو دەبی جاری یەکەم adjectivەکەی ببینەوە کە adjectivەکەت دیتەوە تەماشای پێشیکە بزانە تو بەکار هاتێت چکە گوتمان تو لە پێش adjectivی بەکاردێ بە پێی یاسا بەڵێ توش بەکار هاتیە باشە گوتم جەماعەتی B فرمانەکانی گروپی B بەکار هاتیە بەڵێ was بەکار هاتیە بەڵێ سەبجەکتیشمانەیە و هیچ عیبینێ it was دەبیتن هەردووچیان تاکن ئەو مشکلەمان نیە باشە for me to buy ئەوە تو بەیس هاتیە to buy هیچ مشکلەی نییە کەواتە لێرە ئەو ڕستەی C بابرێن it was too expensive for me to buy هەلە ڕووی معناشەوە ئێستا زۆر ڕێکە بۆ سەعاتەکەت نەکڕی چونکە زۆر قرس بوو لە بۆ من پارەم نەبوو چکە گوتم to یعنی ئیشەکەت پێ ناکرێ for me to buy ئەدی ئەخیران دیچ عیبی هەیە it was too expensive buying for me ێ باشە لە دوای expensive ئەمن چم لە بۆ دێتن ئەمن گوتم 2 plus base دێت تازە لە یاساکەی ڕۆمان کردەوە 2 plus base دەبی بێتن ئەلێرە یەکسەر چ هاتیە ڤێربەچی ing دایە کە ئەوەش تەواو غەڵەتە کەواتە ئێستا با ئێمە بێن ڕوونکردنەوەت بدەمێ کامەیان ڕاستە گوتم C وەڵامە ڕاستەکەیە و هەروەها ئەوانی تر هەمویان ڕوونکردنەوە بوون بۆ ئەوەی تۆ لە تەواوی پرسیارەکەی تێبگەیت. پرسیاری 22 سارا dash to pass the last exam شتەچی دایتەمە دەرێ the last exam ڕستەکەت ڕابردووە یان نا ڕستەکەت ڕابردووە زۆر باشە مادام ڕابردووە ئێخۆ ئەمەش پێویستمان بە وەڵامەچ ڕابردوو هەیە باشە ئیز چ دەڵێ ئیز ڕابردووە یان ڕانەبردووە تەبعان ڕانەبردووە ئەدی ئەم ئیزە ئێوەڵە ئەوەش ڕانەبردووە ئەوە تەمەشا ئەمە بکە دوو وەزمان هەیە was too lazy was lazy too ئەمن گوتم چانی طبعا lazy adjective تەمەشاکە lazy ئەوە lazy چیە adjective ئەمن پێت دەڵێم تو لە چێن دەرەی adjectivەکەی دەبێت دابندرێت دەبێت تو لە پێش adjectivەکەی دابندرێت کەواتە کامە وەڵامی ڕاستە ئێستا سارا طبعا سارا تاکە وەزی لەگە بەکارهاتێ هیچ عیبی نییە سارا was too lazy to pass the last exam ئەوەش هیچ مشکلەی نییە ئەوە ڕستەیەکی تەواوە و هیچ عیبی نییە ئەگەر تەماشای پرسیاری ئەو سێ پرسیارەش بکەین پرسیاری 23 which one is correct نەیگۆتی ئەوە مەوزوعی چییە و باسی توی هەر ناکە بەس پێت دەڵێت جیهانی کۆڕێکتە ئاتوو دێ چ دەکەی تەماشا ڕستەکان دەکەی دەبینی یەکسەر دەزانی مەوزوعەکەی تو لەسەر چییە ئەوە تووە ئەوەش توی تێدایە ئەوەش توی تێدایە ئەوەش توی تێدایە کەواتە تەواو ئەتوو دەبی بزانی زۆر جار تەڵەبە پرسیار دەکات دەرێ مامۆستا کە دەرێ which one is correct یان which one is wrong ئێخۆ ناوی بابەتەکەی نەینایە ئەمن کوو بزانم ئەوە گرامەرە یان ریدینگە قوتابی بەڕێز تەماشا ڕستەکان بکە بزانە چ شتێک لە هەر هەمووی بڵاو بوویتەوە لە هەر هەموو ڕستەکان شتێکمان هەیە خۆ دیارە پرسیاری گرامەری ئەمە مەوزوعەکی گەورەمان هەیە لەسەر to and enough ئێ دەبی ئەتوو بزانی مادام تو لە هەر هەمویان هەیە بابەتەکەی تو گرامەرە دوای لە ڕووی گرامەرەوە تەماشا بکە خۆ ئەو مەوزوعانە لەناو ڕیدینگی نینە تەنها گرامەر ئەوەی دەخێنیتەوە Tom will be too tired to remember much. B دەرێتن Tom will too tired to remember much. C
سی دەرێتن Tom will be too tired remembering much دیش دەرێت Tom will be tired to remember much تەماشای یەکەمی بکە Tom subjectە will بیسی لە دوا بەکاردێ ئەمن پێم گوتی will بەتەنێ نایەتن دەبرێ will be too tired ئەوە tiredیش ئاگادار بە tired ئەوە ڤێربەچی پاست نییە ئەو ڤێربە هیچ عیبی نییە Tom will be too tired to remember much ئەوە یەکیان ئەوە هیچ عیبی نییە ئەو ڕستەیە ئەو ڕستەیە عیبی نییە ئەدێ ئەوە چیتی Tom will too tired کا بیمان نییە زۆر باشە بیمان نییە دواتر Tom will be too tired remembering باشە remembering کو دەبی remembering کو دەبی too زایدن بەیز بێتن remembering much Tom will be tired too دەبی برێتن too tired ئەو جەرستەکە ڕاست دەردەچوو طبعا ئەو جەر دەبات too زایدن بەیسی تێدا بە لەبەرەوە قوتابی خۆشەویست ئەمەشیان دامانە جیهانیان ڕاستە طبعا ئەی وەڵامە ڕاستەکەیە ئەی وەڵامە ڕاستەکەیە ئەمە وازحە بابینە سەر پرسیاری 24 لە پرسیاری 24 why don't you buy the car why don't you تەماشای دۆنتیکە ئەو ڕستەڕستەیەکی پرێزنتە ئاگادار بە why don't you buy the car بۆ سیارەکە ناکڕی because it dash for me to buy تو بەیسەکەی دا لێرە تو بەیسەکەی دایە هیچ مشکلەی نییە why don't you buy the car because it dash for me to buy زۆر باشە طبعا ڕستەکەت پرێزنتە وەڵامەکی پرێزنتمان دەوێت ئەگەر وابیتن دەبی ئەمە وۆزەکەی فرێدەین ئێستا ئەوە وۆزە ئەوە نابێتن ناکرێت تو پرێزنت و پاست لەگەر یەک بەکاربێنی زۆر باشە because it is too much expensive نابی ئەمە لە ئەگەر ئادجکتیڤمان هەبی مەچمان پێویست نییە ئەمە ئەگەر ئادجکتیڤمان هەبی مەچمان پێویست نییە ئەدی ئەو جارەی because it is too expensive والله ئەوە پێدەچی باش بی بە ئەوەی دەستنیشانکەین because it is too expensive ئەوە too expensive ئادجکتیڤە ئەوە تەواو هیچ عیبی نییە گوتم وۆزەکە نابی چکە ڕستەکەت پرێزنتە ئەوەش پاستە because it has too expensive آخر هازمان لێرە نییە ئەمن گوتم یان verb to be دێتن یان will be یان فەرمانی سەرەکی بەس ئەوانە ئەو هازا نە verb to be هیچ نییە لەبەر هەندێک ئەوانە مشکلەی ڕستەکەینە ئەدی وەڵامە ڕاستەکە چیە بی وەڵامە ڕاستەکەیە because it is too expensive آخر پرسیارمان هەیە I can't drink that milk دەری ئەمن ناتوانم ئەو شیرەی بخۆمەوە مادام ناتوانی لەبەر چ ناتوانی it is too hot for me to drink ئەوە hot یعنی ئادجکتیڤە دەرێ زۆر گەرمە ناتوانم بیخۆمەوە it is too hot ئەوەی تر it is hot too تەماشاکە توی لە چێ نووسیە ئەوە کو دەبی ئەوە نابی دەبی تووەکە لەگە هۆتی جێ خۆیان بگۆڕنەوە یعنی تووەکە بێتە پێشی هۆتەکە بستە جێ خۆی ئەوە غەڵەتە هەلە ئێستاوە ئەوەیان it is too hot for to drinks زارەوە ئێسی پێوەیە گوتم لە دوای توی هەر نابیتن ئەوە ڕاست بیتن دوایە it is too hot for me to drink ئەوە چ فەرقیە لەگەرەوەی it is too hot for me drink ئەوە بەس drink هاتیە ئەمن گوتم دەبی to base بێتن to base نەهاتیە بەڵام لەوەیان it is too hot for me to drink to بەیسەکەمان هەیە ئیتمان هەیە ئیزمان هەیە to هۆتەکەشمان هەیە کەواتە وەڵامی دی دەتوانین بە وەڵامی ڕاست هەڵبژێرین ئەوانەی تر هەمووی ڕوونکردنەوە بوو وەڵامی دی وەڵامە ڕاستەکەیە زۆر باشە قوتابی بەڕێز ئێستا باسی چمان کرد باسی تومان کرد تەماشاکە باسی تومان کرد تو بەڵام چ حالەتێک لەو حالەتێک کە تو لەگەر ئادجکتیڤ و ئادڤێربی بەکاردێتن طبعا دوو حالەتی تریشمان مایە ئەوانیش تو لەگەر ناونی بەکاردێن حالەتی یەکەمیان سەبجێکتەکان با بڵێن مرۆڤن یاخود جێناوی مرۆڤن یان جێناویشتن بەڵام حالەتی دووەمی سەبجێکتەکەی ڤێرە لەوێش ئینشاءالله ڕوونکردنەوەی تەواتان دەدەینێ ئەو بابەتە تو لەگەر ئادجکتیڤ و ئادڤێرب تەواو هەر ئەوەندەی لەسەرە لە وانەکانی داهاتوو ئینشاءالله باسی توتان لە بۆ دەکەم لەگەر سەبجێکتی تر یاخود با بڵێن لەگەر ناونی و هەروەها لەگەر ڤێری کاتێکی خۆش